سەرۆک ئێمە سوالکردنی سوال ناکەین فێری سوال نین ئێمە داوای بەروبوومی خۆمانەکەین داوای پارەی خۆمانەکەین ئەوەی هەوێ ئێمە سوالکەر بین ئەی بۆ ئێستا بۆ خۆیان سوالەکەن هیوادارم حکوومەتی کوردی خۆمان ئەم پارانەوە بەسەوەیتر نەوەتەکە ڕازت کات و ئەم خەڵکەش نەجات بە لەم نەهامەتیە ئەوێ لە پاڵەوە دزیەکەی خۆی بەردەوامی هێنا 120,000 بەرمیلەکە ئەو بڕەپارە کە دیاری کراوە تەسلیمێکە قانونین بڕۆ لە قەزای بەغا شکاتی خۆ و شکاتی خۆ براوەتەوە حازرە و قانون حازرە و داهاتەکە بێ بەس هەمووی حکوومەتی هەرێمە و بەڕاستی حکوومەتی هەرێم جا حد حکوومەتی هەرێم 33 ساڵەکە کە حکوومەتداریەکە هەر نەوتوانی تۆ دوو معاشی میلەتەکەی خۆ بی ئەگەر کەرامەت و پیاوەتی کە باسیەکەن بواە ئەبواە ئەم میلەتەیە نەگەیشتایدا ئەم ئاسە و ئەم میلەتەیش ئەگەر کەرامەت و پیاوەتی و ئینسانێتی تیاوێ ئەم ڕۆژانەی لەبیر ناچی ئەم نەهامەتی لەبیر ناچی ئەم بێ مەعاشەی لەبیر ناچی ئەم بێ بازاڕەی لەبیر ناچێ ئەم داماوکردنی میلەت و هەژارکردنی میلەتەی لەبیر ناچی خەڵ هەمووی سەرگەردان بووە نەک یەکێک هەر هەمووی سەرگەردان نە مەعاش هەیە نە کاسبی هەیە نە بازار هەیە هەمووی وێران بوو تەواو وڵای جا ئەبێ بەژەیان بە خەڵکە بێتر خەڵکیش بەخوا هەموو فەقیرە هەموو هەژارە هەموو دەشکورتە هەموو ئیتر مەعاش بۆ خۆ دەزانی مەعاشەکەش ئەوەیە کە ئیبینی من بۆ خۆم پێشمەرگەم بەخۆوە چەند وەختە مەعاشم وەرنەگرت و بژێویمان لەسەر ئەوەیە بەخوا ماڵ و مناڵ بەوەی بەخێوەکەیت ئیتر وەڵای ئەخە ئیتر یەکێتی ئاور لە خەڵک باتەوە ئیتر ئەم دەستی تاکەی کاک دەستی بە خەڵکردنەمە بەخوا شتێکی باش نییە لەسەر خۆیان نەشکێتەوە بە کارێکی خراپ وڵی لەبەر گیرفان و ئیدی خۆیانە دزی و جەدەی خۆیانە کەنا بۆ نایکەن تەرە خۆ میلەتیان خۆتان نەزانە میلەتیان کوشتۆ بە برسی و بە تینوی و بە بێکارەبایی و بێ ئاوی و ئادر بۆیە مل بۆ کەس نایەن